ئەم جاریان لە دەستم ڕناکە سەرکێکی تارە فێر بە بزانە ماسیگرتن چۆن ئەم شتە سەیرە چییە؟ ئەمە ئاپایە گامێژە فریوەکەم. باشە باشە ئەوەش کە تارەیە خوشکە فریوەکەم. برا ڕقۆ مادی مەترسە بە ئاوەڕوات. پێویست بوو من هەر ئەمە لەبەر بکەم. ئەم کراسە زۆر کسانەیە. ئەو پۆشاکی جەنگاوەرە پێویستە شانەزی پیاوە بکەیت. پەتی ئەوریشم نیشانەیە بۆ خوێنی جەنگاوەرەکانمان کە لە جەستەمانە ڕوان. ئەو نەخشە زێڕینە نیشانەی دڵی ئازای جەنگاوەرەکانمانە. ئازایەتی و سەربازی. سڵاو سۆکە جنێکی جوانە. مردم لە برسە ئەوە کاستەرە ئەوم بدەنێ من زۆرم برسیە. دەزانی خۆینێکی زۆرەکەم. ژن چارەسەرتان دەکات. چەند ماندی پێم بڵێ لەو گەشتە چاڕۆی تاسە دروست